بەرهەمی کاری دەستی ناوخۆین لە فیستیڤالی ڕۆشنبیری و بازارسازی چەمچەماڵ نمایش کراون. ئەمە ڕەخساندنی دەرفەتی بە بازارکردن و خستنە ڕووی بەرهەمەکانی بەشدار بووانە. ئەم جۆرە کارانە جگەلەوەی سیمای جوانی چەمچەماڵ دەردەخات و هەماهەنگێک و پێکەوە گرێدراوێکیش لە نێوان بازارسازی و ئەوانەی کە دەزڕەنجینی دەکەن یاخود ئەوانەی کە بەروبوومی کوشتتوکاڵیان هەیە چ لە ئەوانەی ناوخۆ بێت یاخود چ ئەوانەی لە دەرەوە بێت. ئەمە چوارەمی ساڵە خەڵکی دەروەی کوردستان دێت بە تایبەتی لە ڕۆژهەڵاتەوە لە شاری سنە و بانە و واروە پارێزگای هەڵەبجە و سلێمانی شەوە دێن. ئەستاین بەڕێخستنی چوارەمەی فیستیڤالی ڕۆشنبیری بازارسازی لە شاری چەمچەماڵ. کەم فیستیڤالە گرنگێکی تایبەتی بۆ خەڵکی چەمچەماڵ و بۆ شاری چەمچەماڵ هەیە کە سەردانیکرانێکی زۆر لە ناوچەکانی دیکە و خەڵکی چەمچەماڵ سەردانی فیستیڤاڵاکەن. داتای پارەکەمان فیستیڤالی سێمان زیاتر لە 40,000 سەردانیکەرمان هەبوو کە ڕێژێکی زۆر باش بوو، پێشبینێکی زۆر گونجاو بووە. ئەم ساڵ پێشبینی خەڵکی زیاتر دەکەین بۆ فیستیڤالەکە بێت. ڕێخستنی فیستیڤالی لەم جۆرە بۆ ئەو کەسانی کاری دەستی و بەرهەمی ناوخۆییان هەیە هاندەرە بۆ بەردەوام بوون. لێرەدا داوایەک لە حکوومەتی هەرێم دێتە ئاراوە ئەویش ڕەخساندنی هەلوو بازاڕی بەردەوامی بەرهەمی کارە دەستیەکانە. پێویستەکە کە لەمە دوایتر هیچ چاوەڕوانیەکمان نەبێت بۆ دامەزراندن بەڕاستی هەر کەسە و لەو بوارەیە خۆی بدۆزێتەوە کە شارەزایی هەیە. منیش وەکو بەشدار بوویەک لەم فیستیڤاڵە بەشداریم کردووە و بە بەرهەمە دەستیەکانی خۆم بەروبوومی خۆماڵی بەشداریەکەین. هەمووی بەروبوومەکانمان خۆماڵیە، تومان لە گوێزە مێوژە هەموو شتەکانمان ڕۆنی کوردیە، هەنگوینە شتەکانمان هەمووی زۆربیان لە هەورامانەوە یانێنی. کە ساڵانە فستیڤالێکی وای لە قەزای چەمچەماڵ ئەکرێ ئەوە مای خۆشحاڵیە، یعنی سەرجەم چین و تۆژەکان بە هەر کارێکی دەستی بێ یاخوتەر شتێک خۆتان ئەزان ئیسا لە بارودۆخەکەین کە هیچ کەسێک ناتوانێت یعنی بژێوی ژیانی بەبێ موچەین کات ئێمە هەستاوین بە کاری خۆمان بژێوی خۆمان دابینەکەین. بەشداربووانی چوارەمین فیستیڤالی ڕۆشنبیری و بازارسازی چەمچەماڵ تەنها لە قەزای چەمچەماڵەوە نەهاتوون، بەڵکو لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستانیشەوە بە بەرهەمەکانیان ڕویان لەم فیستیڤاڵە کردووە کە جگا لەم بازاڕە بڕیارە چەند چالاکیەکی خێزانی و ڕۆشنبیریشی تێدا ئەنجام بدرێت. کارۆن محەممەد کورد ساد نیوز قەزای چەمچەماڵ.